کوردی تیوی راویتیە دنگ و ڕناهی کوردی تیوی گەشتی دەنگ و ڕەوناکی هون بخێر هاتن کوردی تیوی دبستانەوە یا نور ئازاد بەخێربێن بۆ کوردی تیوی قوتابخانە نوێ و ئازادەکەتان فێربوونا زمانە تەنێ بوو گەخدارکردنەیە بە ئاخافتنەیە فێربوونی زمان تەنها بە گێگرتن نییە بە قسەکردنە گاوە تو ڤیدیۆیەن مە تەماشە دیکی دەنگێ خۆ بلند بکە کاتێک تەماشای ڤیدیۆکانمان دەکەیت دەنگت بەرز بکەرەوە هەر هەڤووکێکێ ڕاوەستین و مینامە دووبارە بکە هەر ڕستەیەک ڕابگرە وەک ئێمە دووبارەی بکەرەوە لەژێر نویسەن بنێرە و هەم کورمانجی هەم سۆرانی بخینە سەیری ژێرنووسەکان بکە و هەم کورمانجی و هەم سۆرانی بخێنەرەوە دووبارەکردن مینەکانیەکە ئەوێ یەک و هیشێتە شین دکە دووبارەکردنەوە وەک کانیەکی ئاوەکە مێشکت شین دەکاتەوە هەر ڤیدیۆیە سێ چاران تەماشە بکە هەتاکو پەیڤ نەرم ببن هەر ڤیدیۆیەک سێ جار تەماشا بکە تا وشەکان نەرم دەبن کوردی تیویرە هەر ڕۆژ دە دەقیقان بدەنگێ بلند بخیمە لەگەڵ کوردی تیگی ڕۆژانە دەخولەک بە دەنگی بەرز بخێنەرەوە ترسێ باوێژە و بلا دنگێتە ببە پیرێک بەرە بە کوردستانێ ترس فرێ بدە و با دەنگت ببێتە پردێک بەرە و کوردستان سەرکەفتن لێورە تەنێ دووبارە بکە و بمەرە بپەیوێ سەرکەوتن لێرەیە تەنها دووبارە بکەرەوە لەگەڵمان بدوێ